لاری دێربی هەولێر لە گەڕی حوتەمی خولیانە نایبەکانی کوردستان هەندرێن میوانداری برایەتی پێشەنجی کرد. یاریەکە بە فیکەی ناوبژوان ساسان عومەر دەستی پێکرد و هەردوویانە لە ئاستەوە لە یەکتر نزیک بوون. هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. لە خولەکی 25 ئامانج ئەکرەم بە لێدانی سەر گۆڵ یەکەمی هەندرێنی تۆمار کرد. لە دوای گۆڵەکە برایەتی لە دوو دەرفەت نزیک بوو ئەنجامەکە یەکسان بکاتەوە، بەڵام نیوەی یەکەم بەم تاکە گۆڵا بە کۆتایی هات. لە نیوەی دووەم برایەتی زیاد هاتە پێشەوە بە مەبەستی گۆڵی یەکسانی، بەڵام بۆشایی لە هێڵی بەرگری دروست بوو. ئەمە وای کرد هەندرێن گۆڵی دووەمیش لە ڕێگەی ئامانج ئەکرەمەوە زیاد بکات. دوای ئەوەی لە خولەکی 56 عامر فازڵ تۆپێکی زێڕینی پێیدا. برایەتی هەرچەندە لە گۆڵی هەندرێنەوە نزیک بوو، بەڵام بربەستی بەرگری ئەویانەیەی پێنەشکێنرا تاوەکو بە گۆڵ بگات. هەندرێنیش بە هێرشی هەڵگەڕاوە، زۆرترین مەترسی لەسەر گۆڵی میوان هەبوو. سەرنجام هەندرێن یاریەکەی بردەوە. سپاس بۆ خوا ئەمڕۆتوانمان لە یاریگای خۆمان بە ئاست و ئەنجام یاریێکی باش ئەنجام دەین و سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین. ئینشاءالله ئەم بردنەوەی دەبێتە دافعێک بۆ یاریەکانی داهات و ئێستا هەرچەندە لە پلەی یەکەمی ڕیزبەندین، بەڵام ئینشاءالله ئەوە دەکەین لەو ڕیزبەندەدا بەردەوام بین و لە ئاستە باشەکانمان بە پشتیوانی خوای گەورە و یاریزانان جود و یاریزانەکانمان. دیاری شەیما ینی یاریزان هونەر ئەحمەد و یاریزان بەمە غەریب و گۆڵ پارێزی سەرچ تیپەکەمان ئەوەمان ڕزگار هەم سێ یاریزانە بەهۆی پێکانەوە نەیانتوانی بەشداری لەگەڵ تیپەکە بکەن. ئەوەش هۆکارێک بوو لەو هۆکارانێکە تووشی شکست بووین، بەڵام گشتی تیپەکە ئێمە ئاستێکی خراپی پێشکەش کرد لە ئاستی خۆی نەبوو. ینی ئەم دۆڕانە بۆ ئێمە تۆزێک گۆچۆی گوتی دوای خستی نەگەر بە سەرکەوتنمان تۆمار بکرد بە خاستن هەفتەی داهاتوش دادەنیشین، بەڵام ئینشاءڵڵە لە یاریەکانی داهاتوو دەتوانین دو یاریمان لەسەر یەک کۆتایاری قۆناغی یەکەم لەگەڵ نەورۆز لە یاریگای خۆمانە و یەکەم یاری قۆناغی دووەمیش لەگەڵ شێروانە لە یاریگای خۆمانە. ئەگەر بتانین ئەنجامی باشتر بەدەستبینین ئینشاءڵڵە دەگەڕێینەوە پیشەنگ و بەم ئەنجامە هەندرێن بووە خاوەنی 13 خاڵ و هاتەوە خانەی یەکەم. برایەتیشی بە جیاوازی گۆڵ ناردەوە پلەی دووەم. هەندرێن لە وەرزە جیاواز بە دیار دەکەوێت، لە نێو یاریگای خۆی سەرکەوتنێکی تری نووسیەوە و بەبرنەوەی لە برایەتی پێشەنجی لەویانەیە وەرگرتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.